باوکە ڕۆ نەوتوێ بە قورعان درۆ نییە جەریدە نووسیوێتی باوکم وەڵڵی وەبیلای باوکی جەریدە نووسیوێتی درۆیە چی بووە چی بووە کۆرە لە ڕێبوارەفە نییە بە درۆی داخلی تێری نەخوازە دۆری درۆی ئەجنەبیمان بووەکە درۆی چی کردووە چیڵێت وەڵڵی من ڕووم نایە بیڵێم با خۆی بیڵێ شەرم مەکە بە قوربان کاکە درۆ نییە بە قورعان خۆم لە جەریدا خوێنومەتەوە دەبیڵە بزانین چی دەبیڵە باوکم وەڵڵی ئەوە درۆ نەبێ یعنی هیچ لێ درۆ نییە دەبیڵە فەرموودی دەبیڵێ هەزاریە لە چی ئەها شاخە بەرزەکەی عالەمەزان ناوی هیمالایە لووتکەکەی ئیڤەرێستی پیانێن ئەڵێ 650 تن زبڵیتیایە حاکم بە درۆ بدرێ یاخوا باشە بۆ من بە درۆ بدرێم با ڕێبوار بە درۆ بدرێ من درۆکەم نەقڵ کردووە نەقڵی درۆ هەر درۆیە فەرقی نییە رازەکاتیایەتی رازەکە منیش ئەزانم ئەو زبڵە هەیە یعنی تۆش ئەزانی کە لەسەر هیمالایە لەسەر ئەو لووتکەی کە پێڵێن ئێڤەرێست زبڵیتیایە باشە ئەم زبڵە هینی سێرانکەرەکانی ئەحماوایە هی دەباشانە هیچ وێ ها هی سەیرانکەرەکانی دەباشانیشە هی ئەوانەشە بە پشتێن و حەبل سەریانەکەن بۆ سەر شاخ ئەها کاک زاهید خۆش هەرچیش جێگایەکە بینی و سێرانکەری هەرچی جێگایەکە بینی هەر پیس و پاخڵە کەچی هەر ناوی ئەوەی خۆمە بەناوبانگە ئەوایە کاکەوە ئەمەیان ئیشێ ناکەین یان ئەگەر ئیشەکەمان کرد بە تەتەڕفەوە دەکەین زۆر زۆرە باشە ئەو هەموو زبڵان چۆن بۆ چۆتە سەرەوە بە خاتری قورعان کاکێک مەجیان قابلە بە کۆڵ بۆیان بەرن حکومەت ئیمکانێتی بۆ دابین کردوون کاکە جا یعنی حکومەت ئیمکانێتی بۆ دابین کردوون بڕۆن خۆڵ لەسەری لووتکەی ئێڤەرێست فرێن ها بەڵێ بەخوا من ناخۆم نایبرێت شوان خەڵک ئەچێ لەو سەرمایە کە زەلام ڕەقەبێتەوە چێ بۆ ئێوە ئێوەنیاڵی حکومەت بۆی دابین کرد کۆرە بابەجا حکومەت باوەڕ ناکەم میلاقی وشتانی هەبێ تۆ باسی حکومەت مەکە نووس بنووس بن هەستن هەموو هەستن باسی حکومەت مەکە دانیشتنەوە مەستەر هات ئەوە بۆ ئەڵاسن ئەی مستەر هەڵم سانن تۆ درەنگ هاتی هەسن تۆ زێت هین کاتیارێت دانیشم دەی ئاوە چییە مستەر شکلێتی هێناوە ئەو شکلێت و مکلێت نییە شەکل لەمەیە ها شەکل لەمە نەخێر دەباشیرە ئەمە ئەدە مستەر بیڵێ ئەوە چییە ئەو شتە بەدەستەوە ئەمە کۆمپیوتەرە ئەمە ئەی بۆ بشکۆلێ با تێگەێنم ئەمە پێی ئەڵێن کۆمپیوتەری باوەش شێ ئەزانێت بە ئینگلیزی چی پێ بە ئینگلیزی پێی ئەڵێن لاپتۆپ یعنی ئەها نەتانزانی یعنی کۆمپیوتەری باوەش تەعیبە مستەر باوەشی چیتە بۆ باوەش ئەو عینەکە داگرێ بۆ عیبە خۆ من ناوم نەناوە ئەمە خۆی ناوەکەی وایە باشە کە ناوی کۆمپیوتەری باوەشە بۆچی بۆ ئێمە هێناوە مستەر ئەوە مەسەر بۆیە ئەم کۆمپیوتەری هێناوە بۆی تامیمان پێبا نەخێوان نییە تامی نییە و ئەو مەسەلانە نییە ئەبێ هەمووتان شارەزایەک پەیاکەن لە کۆمپیوتەر و ئەو شانە چونکە ئیشی ئێوە لەمەولا هەمووی ئەبێ بە ئەلەکترۆنی ئیشی ئێمە لەمەولا ئەبێ بە ئەلکترۆنی ئەجا ئاخر باشە مستەر گیان پێشەوەی ئەو ئیشەمان بۆ بکەیت پاکسازیەکمان بۆ بکە ئەژینا بە ذاتی خۆیە فەشەلەکەی نا بە قسەی من بکە پاکسازی بە کەڵکی هیچ نایە بە کەس ناکرێت پاکسازی ئێمە بە تۆش ناکرێت چۆن فەشەلێنە تۆ گەرازای بەعزێ کەسمان بۆ چاکە بازەکە زۆ کوچێ مەسەتان چییە مستەر وەکو ئەم ڕێبوارە بۆ ڕێوار چێتی ئەزانی چی خوا عەلیمە هەتا ئەم ڕێبوارە لەم سنفەیە بێ ئێمە لە مەرحەلەی مزراعین تێناپەڕین وا نییە بۆ نەڕەشبینن ڕێبواریش قابلی تەتەورە و پێشەکەوێ وانە وانە مستەر ئەو ڕێبوارە ئێمە بیناسین قەت تەتەور ناکە هەر ئەم مەرحەلەی خۆی پێ باشترە وانە ڕێبوار وڵایش لێستم باشە بێسەرێ شەم میستەر نیم سەعات مۆڵەتم هەیەی هەتا ئەو دایرەی ئەو بەرەو بچم بۆ چێکی بۆ دایرەی ئەو بەر وەڵای مستەر من ئەزانم با باسی نەکات لە دایرەکەی ئەو بەر نییە دایرەی ئەو بەر ئەیزانی ئەهاوەی بەرخۆمانەوە پشتگیرێکی درۆیان بۆ نووسیوە چێ تاریخەکەی چاکە یعنی چی پشتگیری چی میستەر دەزانیت چییە ئەوە سەباح پشتگیرێکی وەرگرتیە گوایە پارەکە پێشمەرگە بووە سەباح پار پێشمەرگە بووە هاتی پێشمەرگەتی دەم هەموو خەریتە و شتەی پێوە پارەکە باشە سەباح پار لەگەڵ ئێوە لەم سنفا نەبوو دەوامی ناکرد لێرە ئیتر پێشمەرگەی چی بووە با تەلەبە بوو لێرە
بەس ئێستا پشتگیریەکێک وایە لەولا پێشمەرگە تۆ پێشمەرگە بووی پار بەڵێ ئاخر پێشمەرگەی چی مەگەر دوای دەوام ئەم میستەر ئەزانی چی دوای دەوام ئۆڤەرتایم پێشمەرگە بوو باشە ئابێنە بێنە ئەتۆ بێنە بزانم و پیشگیری بزانم چێ بووی چی کردی میستر بەخوا ناویم ئەوە یەک دنیا مەسرەف و تەکلیف و دەستماچکردنە تا بۆیان کردووم جا تخوا عیب نییە بۆ پیاو شتی ئاوا بکات پێ دەست ماچکا و مەسرفکا و تەکلیف کات بۆ شتی ئاوا ها عیب نییە میستەر ژیان تۆ ئاگال لە چییە وەڵڵی پژیریان بۆ زەلامی وان نووسیوە با پێ بڵێ چۆن بەڕاستە ئەی باشە ئێوە سوزانن ئەو چیشپان بە گوێی منە یعنی ئەزانی والله مستر گوێ بگرێ ئێمە شتی وامان بیستووە ئەگەر تۆ بیبیستی جەڵدە لێدەیە سبحان الله لا حول ولا قوة إلا بالله والله ئێوە پێ ئەو شێتەکەن دەی باشە دەری بێنن دەی بینەکان دەربێنن مەرزەمەکان دەری بێنن لا حول ولا قوة مەرزەمە بۆ دەربێنین خۆ ئەمڕۆ دەرسوشت ناکوێنین ئیمتیحان نییە مەوعید ئیمتیحانەکەمان نییە ئیمتیحانەکە هەڵگرن بۆ وەختێکی تر والله میستەر هیچ هەڵی ناگرینەوە بە ئیمتیحانیشمانگەی ئەژینا بە ذاتی خۆیان نەگرین چیەکەن مانەگرین مانەگرین تاقسەی ڕاست وەرەگرین مانەگرین تاقسەی ڕاست وەرەگرین پس چییە مانگرتن و بەزم و ڕزمان بۆتان لێ هاتووە بۆ پیاو ناوێنە کەلیمێ کتێب بگا یا شتێ بگا ئێوە خێرا مانەگرنوێنە سەر جادە و خێمە هەڵەن ئەی ناگەن بۆتان لێ هاتووە آخر مستر گیان وەڵا ئەمڕۆ مۆدەیەتی مانەگرین تاقسەی ڕاست وەرەگرین مانەگرین تاقسەی ڕاست وەرەگرین باشە ئێستاتانێ چیتان لێ بکەم ئەمانەوێ هەر ئێستا ئیمتیحانمانکەی هەر ئێستا ئێستا و ئەبێ سوالەکانیش سووک بێ ئەجینا مانەگرین تا بیست لە بیست وەرەگرین باشە بەس با پێتان بڵێم ئیمتیحانتانەکەم چونکە بەڵام ئەم ئیمتیحانە بیستی لەسەر نییە سەی لەسەرە بۆچی سەی لەسەرە هاتێتانەگەم چونکە ئەمە ئێستا لە کەفاءە ئیمتیحانتانەکەم کەفاءەش زۆر مهمە وە سەی لەسەرە باشە حاضرن ئێستا باشە باش یعنی کەفاءەت چییە چی لەسەرە کەفاءەت گوێتان لێ بێت ئینسان ئەگەر لە شتەکانی تریشا تەواو نەبێت بەڵام ئەگەر کەفاءەتی تەواو بوو معنای وایە ناجح ئەوە نەموهیمە کەفاءەوە نەموهیمە پێدەکەواتە ئەو خزمەی تۆ کەفائی زۆر مهم بۆ بۆیە لایەن نەبرد کام خزمم ئەوەی بە ئیمزای 18 ملیۆنەکەی دزی کورە بابە تۆ ئاگار لە چییە ئەو هەموو ساڵە لە دەستی کەفاەیە مەحبوو بووە ئەی چۆن ئەوە کێ بوو تخوا کێ بوو مەسیجی بات لێبوار تۆ بوویت بە قورئان قوژانومەتەوە چێ بوو باوکم قسە بکات گوێتان لێ بێت کێ بوو مەسیجی بۆ هاو بە لا ئیلاهە ئیلا الله پێم نەڵێن ئێستا نیە کورە کوڕمەوەنە خوما مەسیج و مەسیجکاری نوک و موک و ئەوانە خراپە گوێلوێ لەبیت دەوەڵی ڕاستەکە میستەر من هەچەند مەسیجم بۆیە شیعەکەم لە بیرەچێتەوە ئەشهەدو بالله ڕاستەکەی وای گوێتان لێ بێت من لە ئەنتەرنێتا سێرم کردووە لە ماڵپەڕێکە کابرایەک نووسیوێتی ئەوانەی کە خوو ئەیانە ئەم مەسیج و مەسیجکاریە هەموو گێل و وڕ و کار دەرەت لە ئەشمابیلا وانیە مزدەر بەو حسابە بووە مەسیج زەرەری هەیە ئەم ئەحەیە ئێستا نییە جەدۆلی زەر بشی بیر نامە خۆ هەر لەبەری نەبوو جەدۆری زەڕب واللهی لەبەر بە چون کاواڵی مەسەر یەکەڕە یاک هاریاک یەکەڕە دوو هاردوو یەکەڕە سێ هارسێ ئەنوێنەوە لەگەڵ خۆچی منەوە هەسە دایژە بەقەلەکە پاپۆڕەکەبی تازەڵە یەکەڕە یاک یەکەڕە دوو داوەژە یاخوە دایژە گوێتان لێ بێت ئێستا ئیمتیحانی کەفاءەتانەکەم حاضرن هەڵسە تۆم ڕاقی من بۆ با یەکەم کەسی ئێ باشە بۆ لەم هەموو خەڵکەیەکە یەکەم ناو ئەوە توی گوێتان لێ بێت کەس چپەچپ ئیشارەت ئەملاولا قسە ناکەن ها حرەکە و شت ناکەن ئەوان یەک چپە بکەن و یەک حرەکە بکەن تۆ سفر وەرەگری ئەی چۆن لە بە قوربانتان کەس پێم نەڵێتەوە پیاوەتی وام لەگەڵ مەکەن باشە حاضریت حاضر باشە مراقی ئەگەر کۆمەڵێ پیا وەستا بوو لە شوێنێکە چۆن ئەزانی ئەم یەکەیان کووردە سیفەتە گشتەکانی کورد وەزمە نەبوو تەداخل مەکە لە خۆتەوە قسە مەکە وەزمە با سفر وەرنەگرێت میستەر فکرم کەوتو ئەبێ شاڵی لەبەرە نەخێن ئەو جامەدی لەسەرە ئەبێت تۆڕۆ بێت ئاوانێ بێدەن
ئەو ئەبێ جوابات باش سەمەکەن چۆن نەزانی یعنی چی لەسرە دەرەجەی چەند لەسرە ئەم دەرەجەیە ئەمە لە ساڵ امتحانە ئەگەر ناجح بوویت دەرەجەی باشت دەیەمێت ئەگەر لە شتی کەشە سفرم تیا بوو ئەگەر لە مەسەلەن تەربیەی وەتەنی و ئەوانەشا 3-0 چاوزەقت یابێ ئەگەر لەم کەفاءەتە ناجح بیت ئەوە لە هەمویان ناجح دەکەم باشە باشە بێدەنگ بندێ چۆن نەزانی سەیریەوان نەکەیت هەمووشیان یەک نەوع جلیان لە بەرابێ هەمویان یەک نەوعن هەمویان یەک ژلیان لە بەرا چۆن نەزانی ئەم شەخصەیان کووردە بڵێن یا خزمێکی نزیکی خۆی یا خزمێکی تۆزێ دووری خۆی دایم لە لیژنەتۆ بیە ئەی ئافرم ئەمە یەک ئەمەیان تەواو دوای ئەوە دوو هەم هەق نەبێت هەق نەبێت دەی پێمەڵێت نەبێنەڵێ دەی دووەمیان دووەمیان چۆن نەزانی کووردە داچی ئەو زەلامە بە مەعەدەلی خوای یا لەگەڵ بووکەکەی خۆیان یا لەگەڵیشی لە خوشکەکانی قسەی نییە ئافرم ڕاز دەکەن ژنی کورد دائیمەن لەگەڵ خزم و کەسوکارەکانی تەواو نییە ئافرم دەی چیتریش کە بەلای نەمامشتی وایە ناڕوە نخورچێکی لێگریا سڵێکی ئەشکێنێتەوە یا شەقێکی تێڵەیە یا قوتوێ بیرەی بۆ فڕێ ئەی ئافرم ڕاز دەکەی ئەوەکو گۆشتی سەجی خواردوێ و دانی پێ بکاتەوە دەی ئەمە شتێکیم دووە بەیە ئەی ئافرم باشە شکورتەوە نانە ماوتە سوالی دووەمیان فەقەرەی دووەم چۆن ئەزانی زەلامێک مەسئولە حەق نییە وزبە چۆن ئەزانی زەلامێک مەسئولە هەر وەکو خەڵکی کەش خۆی گۆڕی یعنی بەس ئەزانی ئەم زەلامە مەسئولە وەش سەمەکەنێەوە سەحنەکە ڕوو نەکەیتە ئەوان نا ڕوو نەکەم تۆ چۆن نەزانی یەکەم دایم سیارەکانیان زۆر حساب بۆ خەڵک ناکەن بۆ ترافیکی ناکەن دایمی خوش مخالیف وەستاون ئەی ئافرم ڕازەکە یای مەسئول دائیم حساب بۆ کەس ناکەم لە شوێنی مخالفی شاوەست یا ئافرم دووهەم دەی یا خزمی نزیکی خۆی یا خزمی نزیکی ژنەکەی بە دایمەی خواوان لە خارج ئەگەر جنسیەکی نەبێ ئەگەر سێ جنسی نەبێ خۆی بە تەئکید جنسیە دوانی هەیە ئافرم ڕازەکە زۆربەی مەسئولەکان یا جنسیەک یا دوانیان هەیە ئافرم زۆریان حەز لە مەقەستە مەقەز بۆ قردێ لە بڕینەوەی کە ڕازەکە ئەوە خولیایانە ڕازەکە ئافرم دەی چیتر چیتر دەی مەعاشی خۆیان پێکەمەوە هی خەڵکیان پێ زیایە ئافرم ڕازەکە ئەوەی کە یەکێکی تر وەرەگرێ وازان لە گیرفانی ئەو دەرەچێ حساب بۆ قسەی هیچ کەسێ ناکەن لە خۆیان زیاتر ڕازەکە ئافرم دەی چیتر کە لە بەرنامەشتیشا تاریخیان لێبەی لە قاقا پێیەکەن نەڵێ چیە کوڕی باش ئەوە مەقسەدتان شێ ئافرم ئەوەشە دەی ماوە شتی کەش ماوە دەی دە پێم مەڵێ نەکەن ئەوە شە بووتی عەرزە کەس نەبوو ئێمە نەبوو باسی زۆریان حەز لە عەرزە زۆریە بە تایبەتی بە سیدۆلم و ئەوانە بیکڕن حەزیشان لە ڕوکنە یعنی هینن تۆزێک نییە زۆریان حەز لە عەرز و خاک و دەبڕۆ یەک شتی کەش ماوە یەک شتی تریش ماوە ئەگەر لە ئیشێکە خۆیانی تیانە بن ئیشێک خۆیانی تیانە وایە معارزی ئەو ئیشن یعنی ئەگەر پێیان چاک نەگرێ پێیان تێگەدرێ ئافرم ڕازەکە پێیان ئاوان ڕازەکە ئافرم ئەوە چەند وەدانەی بێگوێ دەبێ ئەوە ئافرم ئەوە بڕیارمە 96 وەدان وەرێ عەبا تۆ مەسئولی مشاغبەکانی بزانە سەلامتان پێتان وتمەوە وەز بن دەنگەدەنگ مەکەن ئەزانمەڵێن چی ئەزانم مستەر حەقیانە ناکەن نییە ڕاستەکە نەخی سەی هەیە سەد ئەرە وەڵا شتی وای تێمان نەمانەزانین سەد دانای لەو بن میچە من ئەگەر ئیمتیحانی خۆم بکەم سەد بۆ خۆم دانانێم هەر لەبەرەوەی 96 بۆ داناوتەوە والله باوكم غادر نییە وزبە وەرە خۆ وەرێرەوە ئەنجانەوە بە جەنابکە کاڵی سەی بۆ دابنێت سەریەوە ساحنەکە مەگاوان ڕووبکەرە من کەس بەی نەداتەوە حرەکەیەک وتەیەک شتێک ببیستم یەکسەر سفرێمێ جۆر ناتوانین پێ بڵێنەوە عەبدوڵڵا حازریت زۆر باشە کەس قسە نەکات سێ فەرقم بۆ بژمێرە یەک دوو سێ فەرق لە بەینی شێری ناو دارستان مەترسا
ماترسە بۆ ترسی ماترسە لە بینی شێری ناو دارستان لەگەڵ ئەو شێرانەی خۆمان سێفەرە سەری ئەوان مەکە سەری من کە سیان کاکە عەبە بە قسەی منەکەی هیچیان مەبژێرە فەرقەکان فەرق نییە لە بینە ئەرێ بۆ لێ داڕۆڵە جارێ ئازانی چی تەواو وەختی نەماوە دەرسەکە وەختی نەماوە چۆن فریاو کەوتە باسی شێری تێ زۆر مەمنونم زۆر مەمنونم